و ئەو دەڕۆژە بۆیە پیرۆزە لای خوای پەروەردگار وەکو ابن حەجەری عەسقەلانیە فەرمێت زۆرێک لە ئومەهاتی عیبادات لەو دەڕۆژەدا کۆ بێتەوە. مسلمانان نوێژی تیا ئەکەن، مسلمانان بەڕۆژوو ئەبن، مسلمانان ماڵەکانیان ئەبەخشن لە پێناو خوای پەروەردگار، مسلمانان حەجی ماڵی خوای گەوراکەن، مسلمانان قوربانیەکەن کە دەیەم ڕۆژێتی لەو ڕۆژەدا. بۆیە ئەو ڕۆژە ئەم دەڕۆژە مسلمان دەبێت تەعظیمی بکات، نابێت وەکو ڕۆژەکانی تر لی پاڵدەیتەوە و بخەوی تێیدا. نە، ئەمە مەوسمێکە، مەوسمی تاعەتە. ئینسانی مسلمان دەبێت هەوڵ بدا خوای پەروەردگار لە خۆی ڕازی بکات. فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت جیهاد و تێکۆشانش ناگاتە ئەجر و پاداشتی ئەو دەڕۆژە؟ فەرمووی وەلا الجیهاد فی سەبیل الله، تێکۆشان لە پێناو خوای پەروەردگار کە لوتکەی ئیسلامە وذروة سنامه الجهاد، بەڵام ناگاتە ئەو دەڕۆژە إلا مەگەر کەسێک خرج بنفسه وماله ولم يرجع بذلك من شيء، إلا مەگەر کەسێک ئەجر و پاداشی لەو دەڕۆژە زیاتر ئەو کەسێکەوە عیبادەتی تیاکات کە خۆیشی دەرچێ نەفسەکەی و ماڵەکەشی لەگەڵ خۆیان ببات، هیچی نەیاتەوە، هەم نەفسەکەی بکوژرێ لە پێناو خوای پەروەردگار و هەم ماڵەکەشی نەیاتەوە. کەواتە ئینسانی مسلمانی ڕاستەقینە هەوڵ بدا ئەلەم دەڕۆژەدا چالاک بێت، وەکو هەوێنێک وابێت بۆ ئەوەی لە دوای ئەم دەڕۆژەش هەوڵ دە ئیستیقامەت هەبێ، خوای پەروەردگار لە خۆت ڕازی کەیت.